بەرەو بۆ دابەزینی لە ئۆنسە ڕوویاوە نرخی زێر بە دینار لە بازارەکانی عێراق وەرگستان دابەزینی تۆمار نەکردووە. زانی هۆکاری ئەمە چییە؟ بێگومان لەگەڵ میوانی تایبەت لەسەر بابەتی گفتوگۆکی خۆی لە بازاری زێر کارەکە وەزمونێکی زۆر باشیشی هەیە. لەگەڵ خۆشناو عومەر کە نوێنەری زێڕنگەرەکانی شاری سلێمانیە لە ستودەکانمان لە سلێمانی گفتوگۆکەین. کار خۆشناو سڵاوە لێبێ. با بڵێم بازاری زێر ئێستا چۆنە لەگەڵ هاوینەکە بازاری گەرمەیان ساردبوونەوەیکی تیا؟ تۆجان بازار لای ئێمە زستانە. باشە بەڕاستی هەر بازاری زێر بە تەواوەتی بێ بازاری پێوە دیارە، هیچ نەکڕین هەیە نەفرۆشتن هەیە، بە هەردوو سەرەکە خەڵک نایە تەعامل بکات لەناو بازاری زەڕەنگەرە. زۆر زۆر بێ بازاڕیە. بەڵێ ئەم بێبازاری هۆکارەکەی چییە؟ بەرزی نرخی زێڕە یاخود هۆکاری ناوخۆیش هەیە وای کرد بێ؟ هۆکاری هەیە، هۆکارەکان بەڵێ بەرزی نرخی زێر هۆکارێکە بێ لەوە باری دارایی خەڵک زۆر زۆر خراپە کاک دکتۆر، بیر لەوە ناکاتەوە بێت زێر بکڕێ. ئەمە هۆکارێکی سەرەکیە. دواتر لە ئێستادا کەم ماڵ هەیە قەرزاری شوقە و سیارە نەبێ. ئەوەش هۆکارێکی کەیە کەسێک کە پارەیەکیە پەناباتە بەر ڕاکە شوقەیە گەکڕێ. ئەمە وای لێ هاتۆ خەڵک پارێکی زیای نییە بێتە بازارەوەکو ساڵانی ڕابردوو بیا بە ئاڵتون بۆ زەخیرەیەک دای بنێ بۆ ئیشی پێی بێت بۆ مستەقبەلێکی بۆ ڕۆژێکی ڕەشی بەکاری بێنێ دیاوەکو کەمالیات بەکاری بێنێ. زۆر زۆر بازاری زەڕەنگەری خراپە ئێستا. باش کاک خۆشناو باسی بابەتی کۆڵای جێی سەرنج بوو لای من زۆر جار ئەوە زێڕناسراوە ماڵی ڕەش یاخود ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش لە ماوەی ئەو چەند مانگەی ڕابردووە بێ ئەم بازارێکی ئێستا هەیە. خەڵکە بۆ ئاڵتون بفرۆشێ بۆ کڕینی شوقا بۆ کڕینی یەکەکانی نیشتە جێبوون؟ بەڵێ ئەگەر کەمێک ئاڵتونی هەبوو بێت هاتۆ فرۆشتوێتی یاوەتی بە پێشەکی شوقەیتر خۆ لەویان ناوەستی ئەو پارەیە بۆی ئەبێ بەردەوام مانگانە کرێبات پارەی شوقەکە بات لەبەرەوە پارەی زیای بۆ کۆ ناکرێتەوە بێت ئاڵتون بکڕێ. باش کاک خۆشناو ئێستا بابەتێکەیە لای من جێی سەرنجە. بەڵێ ئۆنسەی زێر دابەزێ کەچی کە بە دینار سەیری مسقاڵەکەین تەبەن لە سەراستی گیان معلومە کە زێر بە ئۆنسا پێورێ و نرخەکەی دیاری کراوە بە گرامیش تاستێک بەڵام لە ناوخۆی کوردستان و عێراقەوەی کە زۆر باوە خەڵک باسی مسقاڵەکە بە پێی عیارەکان 24 21 هەژدا هەر بابەتێک تر بەڵام ئۆنسە داوەزێ نرخی مسقاڵ لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق دانابەزێ بە دینار. هۆکارەکان چین ئەمە ڕوئەیە؟ عێراق وەکو وڵاتانی کە بانقی ناوەندی توانای دابەشکردنی ئاڵتونی نییە بە سعری ئۆنسای عالەمی معاملە بکات. ئەمە هۆکارێکانی ئەندام نییە لەو بازارە بانقە سویسری و بانقا ئەوروپیانەیە تەعامل بکات بە زێر بتوانێت مەسەرەن بە نرخی ئۆنسە زێر با بە هاوڵاتیان بە زەڕەنگەر بە معاملەکان. ئەمە کارێکە بۆ خۆی وای لێ کردوین ئێمە اعتیمادمان لەسەر وڵاتانی دراوسەیە دووبەیە تورکیایە ئێرانە ئێمە ئەبێ جۆر لەوان بگرین سعر لەلای ئەوان چۆنە. بۆ نمونە تورکیا لە ئێستادا تورکیا هەڵاوسان هەیە بە هەموو نرخێک ئاڵتون نەکرێت. ئێستا کیلۆیەک دەوەرەقە سەر و ئۆنسە تەعاملەکە تورکیا لەگەڵ دووبەی معاملەکەی دووبەی حواڵەکردنی پارەکەت بۆ دووبەی هۆکارە بۆی کە دیسانەوە نرخی کیلۆیەک ئاڵتون بەرز دەبێتەوە بۆ کڕینی زەڕەنگەرەکە. ئەمانە مەسرەفن ئەچنە سەر شانی هاوڵاتیان کڕیار لە کاتێکا ئێمە بازارەکانمان لە پەیوەستە بە دراوسەکانمانەوە ئێمەش دیسانەوە بێ و پارە زیاد بخێنەوە سەر ئاڵتونەکە و هاوڵاتی باجەکەیەت. باش ئەونی معلوماتی هەبێ بیرت مابێ لە ماوەی ساڵی 2023 هیچ چوونە سەرێکی هەیە لەسەری لە ڕووی باج گومرگ کرێ حەواڵە زیادبوونی نرخەکەی لە وڵاتانە شتێکەیە باسی بکەین وەکو ژمارە؟ شتێکی ئەوتۆ دیار نییە مەسەنە زۆر زەق بێت لەسەری بەڵێ ماوەیەک حەواڵە نەختێک تەسیری هەبۆیدا باج و ڕسوماتەکەی خۆی هەروەکو خۆی ساڵان پێشوو چۆن هاتۆتە خوارە هەروەکو گۆڕانکاری تیان نەبووە. ئەوەش تەسیرێکی ئەوتۆی نییە لەسەر نرخی زێڕەکە بڵێن ئەگەر
ڕسومات و باجی مەتار کە ئاڵتون لە وڵاتانی دەرەوە هێنی هەروەکو خۆیەتی گۆڕانکاری بەسەرانە هاتووە. بابەتی دینار چ کاریگەرێکیە بۆ بەرامبەر بە ئەو کەسێکێت بە دینار ئاڵتون نەکرێت حتمما پێوەی دیارە. کاتێک $100 بە 120,000 بوو بە 122,000 بوو، ئێستا $100 بە مقابلی 154,000 حتمما پێوەی دیارە کەسێک خاوەنی دینار بە یا پارەکەی بە مەعاشەکەی یا موچەکەی بە دینار وەرەگریا ئیشەکەی بە دینارە ئێمە ئیشی ئێمە بە دۆلارە. ئەبێ ئەو پارێ تەحویل کرێتەوە بە دۆلار و جارێشکەی جاوەکو مەعاملە کەسەکە بکەین بۆیە ئەو پارە بەرزبوونەوەی نرخی دۆلار تەسیری هەبوو لەسەر نرخی زێڕ. کاک خۆشناو ڕاستە زێر بابەتێکی جوانکاریە وەکو کاڵاکی جوانکاری هەندێک جار سەیرێکرێ جگەل لەوەی کە بەهایەکی باشی هەیە بەڵام لە هەندێک حاڵەت تابێتە کاڵاکی ناچاری بۆ مامەڵەکردن بابەتی بۆ نەژن و ژنخوازی هاوسەرگیری ئەم بابەتە چۆنە بابەتی هاوسەرگیری ئەوانی کە بۆ کڕین بۆ بابەتی هاوسەرگیری ڕوەکەنە ئاڵتونچیەکان زێڕنگەرەکان کەمی کردووە یاخود بڕەکەشی کەمی کردو بۆ نە پێشتە خەڵک 20 مسقالێکرد 40 کرد 50 کرێ ئێستا کەمتر بکە؟ بەڵێ پرسیارەکە جوانە ئێستا بابەتی ژن و ژنخوازی ئەگەر بێت مەگەر ماڵێک خێزانێک بۆ خۆیان زۆر توانێک داراییان باش بێت دەژنات ژن و ژنخوازیێک ئێستا بە 5 مسقال کۆتایی پێێنن بە 7 مسقال کۆتایی پێێنن تاکی دیارە کە باری ئابووری خەڵک خراپە ساڵانی زوو سلفەی زەواجە بوو سلفەی زەواج خەڵک زۆر ئیسیفادەی لێ کرد کاتێک ئەچۆ پرۆسی هاوسەرگیری و سلفەیەکی زەواجی لە دایرەکەی وەرەگر لە شوێنێک وەرەگر لەسەر موچەکەی یا بە موچی کەسێککە بۆی جێبەجێکرا بەڵام ئێستا ئەوانە نەماوە ئەمانە زۆر تەسیری هەبوو سلفەی خانوبەرە دروستکردن سلفەی زەواج سلفەی زراعی سلفەی تیجاری پیشەسازی ئەمانە زۆر تەسیری هەبوو لەسەر بازاڕی ئێمە ئێستاوانە هیچی نەماوە تا تەنانەت پرۆژەکانیش کە دروست دەکرێن پرۆژەش نەماوە کە داهاتی خەڵک بەرز کاتەوە پارە پرۆژێتە بازار و هاوڵاتیان سوودمەند بن ئەمانە هەمووی وەستاوە بێگومان دیارە بە بازاری زەڕنگەریەوە یەکەم کەس کە پێوەی دیارە بازاری زەڕنگەری خەڵک ئەگەر پاری لێزیانە بێ نایەتە بازاری زەڕنگەری و ئاڵتون بکڕێ باشە کاک خۆشناو خەڵک زۆر جا پرسیارەکە دەڵێ ئەگەر زێر بکڕم چی بکڕم بۆی زەرەر نەکەم لە پێناوەوەی کە لە بەرزولسمیا بتوانێت قازانچکە بەڵێ ئەوەش ئێستا خەڵکانێک هەیە ئیسیسماری تیاکات پارەیەکی هەیە مەسەلەن ناتوانانی بخاتە ئیشیکەوە یا بۆ نمونە لیرە ئەکڕێ یا کیلۆی سەرمۆرە کڕێ یا سەبیکا کڕێمانە لیرە و کیلۆی سەرمۆر و ئەم بابەتانت حەقدەستێکی ئەو تۆی نییە پێوەی دیار بێت کە ئەمڕۆی کڕێت بڵێن ئەگەر بسقاڵێ زێر بە 370,000 بکڕێ عیاری هەژدە لەو لاشەوە 40,000 حەقدەستەکەی بات و بەیانی بێت بیفرۆشێتەوە 40,000ەکەی ئەڕوا بە تاکید بەڵام لیرە و سەبیکە و چیلۆ ئاڵتون و ئەمانە خەڵگێت ئەیکڕێت دایانێت لە کاتێکا کە سیاری نزمە دایانێت کە بەرز بووێتە بازاڕۆی فرۆشێتەوە باشە ئەولەی ئەزمونتان هەبێ زۆر دامەزراوی جیانی باسی نرخی زێڕەکەن ئەوەی کەوتا لە 2023 نرخی باش تۆمارەکە نرخێکی بەرز تۆمارەکە لە ماوەی هەفتەی ڕابردوو داوەزی تۆمار کرد تا ئەستێ لە کۆتایی هەفتە بەرز بووە پێتان وایە ئایندەی زێڕ چۆنەوێ بەتایبەت لە کۆتایی 2023 لە ماوەیەکی چەند مانگی ئایندەیە وڵای ئەوە ئەوستە لەسەر هۆکارە سیاسیەکانی جیهان و نرخی دۆلار بەرامبەر پارەی وڵاتانی بەهێز زلهێزەکان نەوە کۆم وڵاتە بچووکانی کە وڵاتانی بڵێن ئەو یۆرۆ لەسەر جنێ ئیسترلین لەسەر پارەی یابان ئەمانە دۆلار بەرامبەر بەمانە چۆن جۆڵە بکات لەویان نرخی زێڕە گۆڕێ ئەوەی کە زۆر باسەکەن بەرزە بێتەوە پێ دوایە تۆش باماشەوە بۆ 2024 یاخود بۆ ئایندە نرخی زێر بەرزبوونەی باش تۆمارکە پێشبینی نییە ئێمە هەش قسە بکەین ناتوانین پێشبینی بکەین بۆی خەڵکیش چاواشە نەبێت و خەڵکیش دوای قسەی بازە قسەیەک نەکەوێ بڵێ وڵا بەرزە بێتەوە بۆ حاڵەتەیە دا ئەبەزێ بۆ حاڵەتە ئاڵتونەکانتان فرۆشنیا بەرزە بێتەوە بچن بیکڕن بڕوان ناکەم هیچ پێشبینێکی ئەو تۆ هەبێ ئەگەر پێشبینی هەبێت بانقە جیهانەکان هەمووی فلازەکە ئێستا بانقێ بە ئیشی تیاکات
وڵاتان هەیە ئاڵتون نەفرۆشە وڵاتان هەیە ئاڵتون نەکەن جا من بزانم لە ئێستا بۆ 2024 ئاڵتون بەرزە بێتەوە بە خەڵک ڕاگەنم کاکە چیتانێ بیفرۆشنەوە ئاڵتون بکڕن بەرزە بێتەوە بەڵام هیچ پێشبینیەک نییە لەو باوەڕام لە هیچ شوێنێکی جیانیشە پێشبینیەکی تەواو نایەتێ 100%. ڕوونکردنەوەی کە دەیاتێ شتێکە دایەتە بابەتێ باسەکە لەسەری بەڵام ناتوانێت لە 100 تەنانەت 70 پێشبینیت باتێ. زۆر باش. سپاس بۆ خۆشناو عومەر سپاس بۆ ئێوە کە نوێنەری زێڕنگەرانی سلێمانی و خۆشیێکێکە لە کەسە بەزمونونەکان بەرچاوڕوونی زۆر باشیانە و زانای زۆر باشیانە لەسەر بازاڕی زێر لە هەرێمی کوردستان.